من ئێستا لە ناحەی ئەڵڵایم کە فیستیڤاڵێک لێرە ڕێکخراوە بۆ پەلەوەرە جوانەکانی هەرێمی کوردستان کە چەندین پەلەوەری تایبەت و دەگمەن لەم فیستیڤاڵەدا نمایش کراوە و پلەیان پێدەدرێت. کەڵەشێری تێدایە هێندە باڵای بەرزە کە جیاوازە لە کەڵەشێرێکی ئاسایی. بنەچمە لای مامۆستا ڕزگار، یەکێک لە سەپەرشتیارانی فیستیڤاڵەکە فەرموویتە ئێرە مامۆستا چەند پەلەوەر بەشداری کردووە، نەتیجەکان چۆن ئەبێت و چۆن هەڵسەنگاندنیان بۆ بکەن. سەرەتا بە خراپنی کەناڵەکەتانەکەم دەستخۆشتان لێکم. وڵای سەبارەت بە فیستیڤاڵەکە ئەمە حوتەمین فیستیڤاڵە کە ئێمە ئەنجام دێن بۆ ڕێکخراوی گرنگجیدان بە پەلەوەری جوانی لە کوردستان و عێراق. ئەم پەلەوەرانی کە لێرە بەشدار بە زیاد لە 170 بۆ 180 نزیکەی 200شی کردووە، بەڵام لەبەر نەبوونی شوێن ببوورە هەندێکشمان ڕەتدایەوە. تایبەتمەندی زۆرە، یعنی ئێمە ساڵانە ئەم فیستیڤاڵە ئەنجام دەین بۆی بەڕاستی پەلەوەردۆستان ئەزمموی بەرهەمی دەستی خۆیان ببینن و ینی هەست بۆ بکەن کە یەکێکەیە بەڕاستی خەمخۆریانە. باشە ئەم پەلەوەرانە لەسەر چێ ئاستێک هەڵەبژێردرێت؟ ئەمانە کۆمەڵی تایبەتمەندیان هەیە. ئێستا فیستیڤاڵی ئەم ساڵمان تایبەتە بە لە شاری سلێمانی تایبەتە بە هەزاز. مانە کۆمەڵی بۆینت و خاڵی خۆی هەیە، وەکو پۆپنێتی، گەردەنیەتی، مەسەن بەرزیەتی، ناوپشتیەتی، باڵەکانێتی، پایەتی، ینی ئەمانە کۆمەڵێ پۆینتاتن تا 97 کە شامپیۆن دێنێ لەسەر ئاساسە دەرەجیانە دێنێ. ئەمە سەرجەمیان کوردینیا لە خود لە دەرەوە شاتون؟ باڵێ زۆربیان بەرهەمی ناوخۆن. مەساڵانە هەوڵە دەین کە ئەڵقەی ڕێکخراوەکەی خۆمان پێشکەشەکەین لە مانجی نهایەتەکانی یەک ئەڵقەی خۆمانیان پێشکەشەکەین بۆ ئەوەی بیکەنە پای زووشکەکانیان و لە فیستیڤاڵە بۆ ئێمان بە بەشداری بێننەوە ئێرە. مامۆستا ڕزگار ئەمە چ جۆرە کەڵەشێرێکە کوێیە ئەمە؟ ئەمانە ئۆشامۆن و هەزازەکانی شەر ئۆشامۆن، هەمیان ئۆشامۆن، زۆر بەشیان ئەڵمانی. زۆربەیان ئەڵمانی، بەڵام بەرهەمی ناوخۆ. بەڵام بەرهەمی ناوخۆ لێرە بەڵێ ئەم لێرە وەزە بکەروێشک و قازیشی تەیە. باڵێ ئێمە کۆمەڵی نمونەمان هێناوە بۆ جوانترکردنی فیستیڤاڵەکەمان، کۆمەڵێت پەلەوەر و ینی زۆرها ئاژەڵی مەسە بڵێن تایبەتمان هێناوە، وەکو بڵێن کەروێشکمان هێناوە، قازمان هێناوە کە ئەمانە بەڕاستی تایبەت نین بە کەڵەبا بۆ مریشک، بەڵام بۆ جوانکردن و ڕازاندنەوەی زیاتری فیستیڤاڵەکەمان. سپاس بۆ مامۆستا ڕزگار. بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە کەڵەشێری ئۆشامۆیە کە ڕەچەڵەکەکەی ئەڵمانیە کە بە شێوەیەک باڵای بەرزە کە زۆر جیاوازترە لە کەڵەشێرێک کە کەڵەشێریی ئاساییە و کە لە ئەیبینین لە بازاڕدا یاخود لە دیەکاندا. لێرە من ئەمەوێت ئەگەر هاوکارم وێنەکان گوێزێتەوە کە کەروێشکی زۆر دەگمەنی لێیە کە ئەمە یەکێکە لەو کەروێشکانە کە شێوەیەکی نامۆی هەیە، جیاوازە لە کەروێشکێکی ئاسایی کە لەم دیوە کەروێشکێکی ئاساییە، بەڵام ئەمەیان جۆرێکی دیکەی کەروێشکە کە لێرە ئەم کەروێشکە گەورەی تری لێیە. لێرە نزیکەی 150 پەلەوەر نمایش کراوە کە چەندین جۆری تێدایە کە مراوی دەگمەنی تێدایە. ئەم قازانەی تێ ئەم قازانە زۆر سەرنجی منیان ڕاکێشە کە شێوەیەکی تایبەتیان هەیە کە بەو شێوە کە غەبغەبەی هاتوۆتە خوارەوە و تایبەتە، وەکوی کە باسی شیەکان نرخەکانیان گرانە ئەم پەلەوەرانە، بۆیە خاوەنەکانیان گرنگجیەکی زۆر بەم پەلەوەرانە دەدەن کە ئەم پەلەوەرانە پەلەوەری دەگمەنن کە لە ڕەنگە لە بازاڕەکاندا نەبینرێ مەگەر لە فیستیڤاڵێکی لەم شێوانەیە ببینرێ. ئەمڕۆ فیستیڤاڵێ بەڕێوە دەچێت لە ناحەی ئەڵڵایی کە سەر بە پارێزگای سلێمانیە.